کتێب و دنیای کتێب هەر لە کۆنەوە وتراوە کتێب باشترین هاوڕێیە. من لە سەردەمی مناڵیمە، یعنی لە قۆناغی ناوەندی خوێندنمە، بەڕێکەوت سەردانی مەکتەبەی گشتی کەرکووکمە کرد. ئێمە لە کەرکووک خوێندنمان بە زمانی عەرەبی بوو. بەڕێکەوت یەکێک لە کتێبەکانی مامۆستا عەلادین سەجادی ڕەحمەتیم بەرچاو کەوت کە ناوی ڕشتەی مروارێ بوو، کە کتێبەکەم بینی و کردمەوە و هەندێک تەماشام کرد، زۆرم پێسیر بوو. ئەم کتێبە کوردیە، یعنی وەکو ئەوە بوو شتێکی دورگەیەکی تازە بدۆزمەوە، دورگەیەکی ئاوەدان، دورگەیەک پڕ لە زمانێکی شیرینی کوردی کە هەمان زمانی دایک و باوکی من بوو. ئەمە گەشتگەیەکی ڕۆحی یەکجار سەیری پێدام و ئەگەر بڵێم یەکەمین سەرچاوەیە کە زمانی کوردی لەلا خۆشەویست کردم، نابێ بە موبالەغە. کتێب من پێم وایە هەر ملەتێک ئەشێت مەسەلەن حکومەتی نەبێ، ئەشێت مەسەلەن پەرلەمانی نەبێ، ئەشێت مەسەلەن دەوڵەتی نەبێ، بەڵام ناشێت کتێبی نەبێ. هەر ملەتێک کتێبی نەبێ یعنی مێژووی نییە، یعنی لە ئێستادا یا لە ئێستادا لە پراوێزی مێژووە تەنها خۆکوژی بۆ دەمێنێتەوە. ئەم دیاردەیە ئەگەر ئێستاش تەماشا بکەین لە کوردەواریە زاڵە. ئەمجا خوێنار یا خوێندنەوە لای ئێمە هەر لە بنەڕەتەوە هەندێک زەعیف بووە، چونکە بۆ خۆمان کتێبمان نەبووە هەتاوەکو داوا بکەین خوێنەرشمان هەبێ. بۆ نمونە ئێمە ئەگەر بێت و بابە تاهیری هەمەدانی کە لە سەدەی دەیاژیاوە بە یەکەم شاعیری کوردی دابنین، لە دوای بابە تاهیری هەمەدانیەوە هیچ دەقێک نابێندرێ تاوەکو سەدەی 14 و 15، یعنی تۆ فەراغێک کە تەیە زیاتر لە 300-400 ساڵە. یعنی لەو 300-400 ساڵە تۆ ئەگەر خوێنەرێکی کەمشت هەبوو بێ بە غەیری زمانی کوردی خوێنەر بووە، تۆ دەقی کوردیت نەبووە هەتاوەکو مەتاڵەبەی تاکی کوردی کە خوێنەر بێ. بە هەر حاڵ مامۆستا عەلادین سەجادی یەکێکە لە لووتکە ئەدەبیەکانی سەردەمی خۆی. یعنی ئەگەر بێت و حرەکەی ئەدەبی بە زنجیرە چایەک بشوبهێنین، زۆر جار لەو زنجیرە چایە ئەو پەڕی لووتکەیە دوو لووتکەیەکایە. مامۆستا عەلادین سەجادی ڕەحمەتی یەکێکە لە لووتکەکانی ئەدەبی کوردی. پیاوێک بوو سەلار، سەنگین، بە ویقار، بە هەیبەت، تا سەر مۆخ کورد دۆست، کوردی خۆش ئەویست. یعنی وێڕای ئەوەی وەکو گەلێک لە ڕۆشنبیران و منەوەرانی گەورەی کورد لە وڵاتی خۆیان غەریب بوو، هەستی بە غۆربەت ئەکرد، بەڵام پێم وابوو ئەو پیاوە وڵاتێکی معنەوی بۆ خۆی دروست کردبوو کە بریتی بوو لە زمانی کوردی. یەکەم کتێبی گەورەی مێژووی نووسینی کوردی، یەکەم کتێبی گەورە کە بریتی بوو لە 600 و پێم وایە 18 لاپەڕە لە ساڵی 1950 چاپکراوە بە ناوی مێژووی ئەدەبی کوردی. یەکێکە لەو شاکارانەی کە جیلی یەکەمی ئەو کوردانەی کە دکتۆران وەرگرتووە، بە تایبەتی ئەوانەی لە ڕووسیا، سەرچاوەیە بۆ هەر هەمویان، بە تایبەتی ئەوانەی کە لە مەجای ئەدەبا دکتۆرایان وەرگرتووە یا کاریان کردووە، یەکێکە لە سەرچاوە زۆر گەورەکان. ئەمجا بە زمانێک نووسیوێتێ، زمانی کوردیە بە معنای کەلیمە، یعنی زمانێکە بۆ کورد، بۆ جۆی کورد، بۆ ڕوحی کورد زۆر ئاشنایە. یعنی وەکو ئێستا نییە سیرەکەی هەندێک نووسەرمان هەیە تەنها مفرەدەکانی کوردیە، ئەجینا هیچ داڕشتنێکی کوردی تیانی. حتا لە مێژووی ئەدەبەکەیە سەجاعێکی داهێناوە لە ئاستی شیعرایە. یعنی سەجاع یا سەروا پێم وایە یەکەم کەس مامۆستا عەلادین سەجادی ڕەحمەتی داهێناوە. مقەدیمەیەکی کۆمەڵە شاعیری تایە، ژیانی شاعیرەکان و تاریخی کارکردن و سەقافەتیان هاتووە، مقەدیمەیەکی بچووکی بۆ هەر شاعیرێک داناوە.
مقدمەکەی هەمووی سەجاعە سەروایتایە، مقدمەیەکی کەمە چەندێڕیە، بەڵام تا حەسکەی ناسک بە شێوازێکی ڕۆمانسیانەی زۆر چاک. هەر ئەو مقدمە بچووکە بریتیشە لە هەڵسەنگاندنێک بۆ ئەو شاعری کە باسی ئەکا، بۆ بەرهەمەکانی ئەو شاعرە. ئەمە جگە لەوەی فەزڵێکی زۆر گەورەی، یعنی فەزڵی مامۆستا عەلادین سەجادی بەسەر گۆڤاری گەلاوێژەوە یەکجار گەورەیە، چونکە ئەو بەڕێوەبەری نووسین و بەڕێوەبەری گۆڤارەکە بوو لە بەغا. گۆڤارەکە لە ساڵی 1939 تا 1949 دەرەچوو. یعنی من پێم وایە ئەگەر کەسێکی دڵسۆزی کورد و کوردایەتی و وشەی کوردی وەکو سەجادی نەبوایە، تەسەورم ناکرد ئەو گۆڤارە ئەو هەموو ساڵە بەردەوام بێت. 10 ساڵ بۆ چلەکان زۆرە، ئەنێ پێش ئەوە هیچ گۆڤارێکمان نەبووە یا هیچ بڵاوکراوەیەکی کوردی نەبووە ئەو تەمەنەی هەبێت، تەمەنی 10 ساڵی هەبێت. ئەمە جگە لەوەی کە گۆڤاری گەلاوێژ داخرا، ئەم هەر کۆڵی نەدان لە بەغا بۆ خۆی تەنیا باڵ گۆڤارێکی دەرەکرد بە ناوی گۆڤاری نزار. گۆڤاری نزار بە هەردوو زمانی کوردی و عەرەبی بوو. هیچێک بوو لە گۆڤارە ناسک و جوانەکان تەنها 21 ژمارەی لێ دەرچووە. ئەم جای یەکێک بوو لەو پیاوانەی کە لە پێش هەموو کەسێکە لە سەردەمی عەبدولکەریم قاسمە لە ساڵی 1959 داوای کردنەوەی بەشی کوردی لە کۆلیجی ئەدەبیاتی بەغا کرد کە داواکەشی قبوڵ کرا، بۆ خۆشی بوو بە محازر و مامۆستا لە بەشی کوردی کۆلیجی ئەدەبیاتی بەغا. یەکێک بوو لە مامۆستا زۆر نەجیب و خۆشەویست و دڵسۆزەکان. ئەنی پیاوێک بوو عاشقینی لەگەڵ وشەی کوردیا ئەکرد، عاشقینی لەگەڵ زمانی کوردیا کرد. من ئێستاش حەزەکەم گەنجەکانمان هەر بۆ فێربوونی زمان و چۆنێتی داڕشتنی ڕستەی کوردی ئێستاش بەرهەمەکانی ئەو پیاوە شایستەی خوێندنەوەن. تا ئێستا زیندوێتی خۆیان لە دەست نەداوە. دوایەوە لە زۆر مەجاالە ئەو کاری کردووە، لە مێژووی ئەدەبا، لە نەقدی ئەدەبا، لە لێکۆڵینەوەی ئەدەبیە، لە ساختکردنەوەی چامە کۆنەکانی شعری کوردیە. ئەمە جگە لە ڕشتەی مرواری. ڕشتەی مرواری پێم وایە یەکێکە لەو سەرچاوە هەرە گرنگانەی بە تایبەتی بۆ توێژەرانی مەجالی دەروونناسی و کۆمەڵناسی. بەڵام بەداخەوە یعنی وەکو پێویست ئاوڕی لێ نەدراوەتەوە یا دیراسە نەکراوە، چونکە ئەو دوو مەجالی کوردەواری زۆر بە جوانی، زۆر بە چڕی لە خۆ گرتووە، هەم مەجالی دەروونناسی هەم مەجالی کۆمەڵناسی. ئیتر ئەم پیاوە لە دنیای وشەیە ژیاوە و ئەگەر بەهات بایە بە قەناعەتی من ڕشتەی مرواری لە پەنجاکانە کە 8 بەرگی لێ دەرچووە، کەسێکی وەکو مامۆستا سەجادی بە عەمامە و بە جبەی مەلایەتیەوە ئەوەی ئەو کارەی نەکردایە، هەر کەسێکی کە بیکردایە کۆمەڵگەی کوردەواری هەرگیز ئەویان لێ قەبوڵ ناکرد. بەڵام ئەو لەبەرەوەی مەکانەیەکی ڕۆشنبیری گەورە، مەکانەیەکی ئاینی زۆر گەورەی هەبوو، خەڵکان یا بڵێن خەڵکە مرتەجعەکان نەیان ئەتوانی ئەو کارەی ڕەفز بکەن. ئەویش بە ئارەزووی خۆی ئەوەی لەم کتێبەیە وتوێتێ ڕێک خزمەتی ئەدەبی کوردی، خزمەتی فۆلکلۆری کوردی، یعنی زۆر شتی لە فەوتان پاراستووە. یعنی یەکێکە لەو شاکارانەی، یعنی پێم وایە یعنی ئەگەر سەیری مێژووی کورد بکەی بە تایبەتی لە ڕۆ سەقافێکەوە، هەر هەمووی لەسەر دەستی مەلاکانمان بووە کاکە. تۆ لە ئەحمەدی خانیەوە بیگرە، لە مەلای جزیرەوە بیگرە، لە فەقی تێرانەوە بیگرە، ئەمانە هەموو مەلا بوون. نالی بگرە، سالم بگرە، ئەمانە هەموو مەلا بوون کاکە. ئەم مەسەلەن لە جیلی مامۆستا عەلادین سەجادی ڕەحمەتیە خەڵکانی زۆر گەورە هەبووە. مەسەلەن شێخ محەممەدی خاڵی یەکێکە لەو پیاوە گەورانە، عەلادین سەجادی یەکێکە لەو پیاوە گەورانە، مەلا جەمیلی ڕۆژبایانی و ئەمانە خەمخۆری زمانی کوردی و وشەی کوردی بوون. ئەمجا مزگەوت بۆ ئەرەی ڕۆشنبیری بووە، یعنی منەوەرخانەی کورد
یا لە جیاتی قوتابخانە مزگەوتەکان بووە، فەقێکان بووە. ئەم فەقیانە گەڕاون بە دوای مەلای بەناوبانگە، ئەو مەلایەتر لە هەر شوێنێکی کوردستان بێ خۆیان گەیانوتە ئەوە شانەزی بووە فەقێک لەسەر دەستی مەلایەکی گەورە پێ بگا یا ئیجازەی علمی وەرگێ. ئەمجا ئەم کتێبە و کتێبەکانی تر یعنی مامۆستا یعنی من پێم وایە ئەگەر تۆ بتەوێت کەسبی معریفەت و حیکمەت بکەی پێش هەموو شتێک ئەبێ بگەڕێیتەوە بۆ سەرچاوە ئەسڵیەکەی معریفەت و حیکمەت. پێم وایە سەرچاوە ئەسڵیەکەی معریفەت و حیکمەت ژیانە، چونکە ئەم کتێبە لەقتەیەکە لە لەقتە چڕ و زۆر و زەبەنەکانی ژیان. کەسێکی وەکو مامۆستا سەجادی هاتووە ئەو لەقتەیەی بە زمانێکی پاراوی کوردی جوان بۆ ئێمە پاراستووە کە ئەمە مایەی شانازیە. پێم وایە سەجادەیەکێکە لەو پیاوە گەورانەی حەقە لە هەموو شارێکی کوردستان پەیکەرێکی زۆر جوانی بۆ بکرێ کە هەستەکەم وەکو پێویست ئاور لەم پیاوە نەدراوەتەوە لە کاتێکە ئەم پیاوە هەموو تەمەنی خۆی تەرخان کردووە بۆ ئاوردانەوە لە زمان و لە ئەدەب و لە مێژووی کورد. ئەنی ملەتەکەی ئێمە قەرزارباری خەڵکی وەکو سەجادی و مەلاکانی دیکەمانە.